بیانەکان دەڵێن ئەو ئاگر هەڵکردنە چیە؟ ئێمە پێیان دەڵێن ئەوە جەژنی نەورۆزە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە، لەگەڵەوەشدا نەورۆزی کوردانە. هەرچەندە لە شوێنە گشتیەکان و لە شوێنە حکومیەکان ئاگری نەورۆز لە ژۆربەی ساروسارچەکان کرایەوە، بەڵام هیچێک لە چێشتخانەکانی شاری ئەولێر هەم ئاگری نەورۆز و هەمیش یاری ئاگرین هەڵدرا. دەمەوێت قسە لەگەڵ چێشتخانەکە بکەم بزانم چۆنەوەن، هەرچەندە نزیکی فڕۆکەخانەشن بزانمە بابەتە چۆنیە. کاک محەممەد سلااوت لێبێ، دەمەوێت باسیەوە بۆ بکەین چۆن بۆ بڕیاریەوەتان ئەمڕۆ ئاگری نەورۆز بکەنەوە. پێشەکی بەخێر بێن. ئێمە وەکو لاڤێنتانە ڕێستۆرانت وەکو نەریتێکی ساڵانە هەموو ساڵێک هەڵدەستین بە هەلکردنی ئاگری نەورۆز کە جەژنی سەرەساڵی کوردیە. ئێمە بە جوانترین شێوە هەڵدەستیمەکردنەوەی ئەو ئاگرا و بە خۆتان زان لوکیشنی لاڤێنتانە لە بەرامبەر فڕۆکەخانەی هەولێرە. ئەوە چی دەگەێنێ لەو کاتەدا؟ ئەوە دەگەێنێت کە ئێمە قەومی کورد قەت خۆمان نەچەماندێ و قەت خۆمشمان ناچەمێنین، هەمیشە بەردەوام بین لە بوونەتەوەکانمان. باشە، جەژنی نەورۆز تا چەند ئێستا گرنگجی پێدەدرێتن بە تایبەت لەلایەن چێشتخانە و ڕێستۆرانتەکانەگە بڵێن؟ جەژنی نەورۆز ئێمە بە تایبەت وەکو ڕێستۆرانتی خۆمان وەکو نەریتێکی ساڵانە هەموو ساڵێ هەڵدەستین بە نوێکردنەوەی ئەو جەژنە و پیشاندانی ئەو جەژنە بە کەسانی بیانی. ئێمە ڕێستۆرانتمان بەرامبەر فڕۆکەخانە کەسانی بیانی سەردانی ئێمە دەکەن. باشە، بیانەکان چ دەڵێن لەسەرەوە؟ بیانەکان دەڵێن ئەو ئاگر هەڵکردنە چیە؟ ئێمە پێیان دەڵێن ئەوە جەژنی نەورۆزە، ئەوە سەرەساڵی کوردیە. ئێمە هەموو ساڵێک ئەو جەژنە نوێ دەکەینەوە وەکو نەریتێکی ساڵانە. زۆر باشە، دەست خۆش بێت کاک محەممەد، زۆر سپاس. وەکەوەی ژێتان لێ بۆمە قسەی چێشتخانەکەیەکەوە بازەوە دەکەن، ئەوان وەکو نەریتێکی ساڵانە لاستەری ساڵی کوردی ئاجی نەورۆز ساز دەکەن و ئاگریش دەکەنەوە وەکو ڕەمزێکی دیاری جەژنی نەورۆزی کوردان.